بینانی بەڕاست خۆشەویستان مەمکاتتان باش بە خۆشحاڵیەوە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تەبانەت تەباتان پێشکەشەکەم ئەم جارەی پرۆگرامەکەمان گفتوگۆکەین سەبارەت بە یەکێک لە دیاردەکانی ناوکایی هۆنەری و ڕۆشنبیری کوردی کەمە لە ماوەی ڕابردوودا گفتوگۆی جیاوازی لەبارەوە کرا لە ماوەی ڕابردوودا دروستکردنی پەیکار و دانانی لە شوێنە گشتیەکاندا لە هەرێمی کوردستان بوو بە دیاردەیەکی سەرنجڕاکێش و لە چەند هەفتەی ڕابردوودا ئێوارەیەکی هوەری بۆ هونەرمەند کاروان عوسمان سازدراوە پەردە لەسەر پەیکەری ئەو هونەرمەندە لادرا ئەو ئێوارە هوەریە و لادانی پەردە لەسەر پەیکەری هونەرمەند گفتوگۆ و مشتومڕی جیاواسی بەدوای خۆی داهێنا ژمارەیە کەس ڕخنە و ناڕزایی خۆیان بەرامبەر بەو پەیکەرە دەربڕی و ژمارەیەکی دیکەش لایەنگیری و هاوسۆزی خۆیان بۆ ئەو مەسەلەی دەربڕی ئەم بەلەم بارەیەوە گفتوگۆکەین و هیواداری بتوانین گفتوگۆیەکی بابەتی و زانستی و بێلایەنان لەسەر ئەم پرسە بکەین بۆ ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان نەبەزگۆران ڕۆژنامەنووس و شوێنداوەدی ڕۆژنامەنووسمان کردووە بەخێرەتنی مولایەکەم کاک شوان لەنەو ئەو پرۆسە و گفتوگویانەی سەبارەت بەو مەسەلەیە کرا و لابردنی ئەو پەیکەرەی دانانی ئەو پەیکەرەی هونەرمەند کاروان عوسمان کراتۆیچێک بوو لەوانەی کە ڕخنەی توندت کرد و بەدەنجی بەرەزوتت نەخێر و ناڕەزاوی ئەکرێ پێمان بڵێ ناڕەزاتەکان لەکوێوە سەرچاوەگرەوە بۆچی زۆر سوپاس کاکومێت بۆ تۆ بۆ کەناڵی ناڵێش کە ئەو مناقەشەیان هێناوە سەر شاشە چونکە ماوەیەکە مناقەشەیەکی زۆر و قسێکی زۆر لەسەری ئەکرێت و ئەو دەست پێشخەری ئەوەش جێگەی سوپاس و تەقدیرە کاتی ئەوە هاتووە لەسەر هەموو پرسەکان مناقەشە و گفتوگۆ بکەین تا هەمومان پێکەوە بە ڕایەکی سەلیم دەربچین ئەگەر مناقەشە نەبێت ڕای سەلیم دەرناچێت دیارە لەو مۆزوعە من کە یەکەم کەس قسەم لەسەری کرد و وروژانم لەسەر کۆمەڵی ئەساس بوو ساڵ پار یادی ئەو هونەرمەندە کرایەوە بەڵام بە شێوەیەکی بچووک دیارە ئەم هونەرمەندە پێشتر کەیسێکی هەبووە کەیسێکی جنایی هەبووە بەهۆی ئەو کەیسە جناییەوە ژیانی لەدەستداوە لە ژیانە نەماوە ئەوینمان کرد کەسوکاری قوربانیەکەی کە لەو کەیسەیە پار ساڵێم لە کەرکووکاتنە لای ئێمە داوایان کرد کە قسە لەسەر ئەو مۆزوع بکەین کە متابعەمان کرد یادێکی هونەری بوو تەنها لەسەر مۆسیقا و شتو ئەوانە بوو هیچ قسەیەک نەکرا ئەم ساڵ جارێکی تر ئەو یادە کرایەوە بەڵام ئەم ساڵ یادەکە بە شێوەیەکی بەرفراوانتر کرایەوە و شێوازێکی تری پێدرا ئەو شێواز پێدانە جۆرێک لە ناتێگەیشتنی لە واقع قەزیەکان دروست کرد لەلایەن نەوەی نوێ یعنی وا بەنەوەی نوێ پیشاندرا کە ئەو کەیسەی کاروان عوسمان پەیوەندی بە سیاسەتەوە هەبووە پەیوەندی بە لایەنی نیشتیمانەوە هەبووە پەیوەندی بە بەعسەوە هەبووە وا پیشاندرا لە شاشەکانەوە بەعس لێی ترساوە بۆیە ئیعدامی کردووە لە دوو شوێنش لە ئەمنە سوورەکە کە هێمای بەرگریکردنە لە شاری سلێمانیە دژ بە داگیرکەران و لە پارکی ئازادی کە ڕەمزێکە بۆ وەڵامدانەوەی داگیرکەران لەوێ پەیکەری بۆ کرا ئەمە لەبەرەوەی لەبەر چەند حکمێک کە ئێمە لە کەرکووکە کارەکەین جەریدەکە ئێمە لە کەرکووک دەرەچێ کە سوکاری قوربانیەکە لە کەرکووکن بۆیە نزیکترین کەسگە بگەن پێی ئێمە بووینە هاتن لەلای ئێمە و قەزیەکەیان تەرح کرد ئێمە حەوڵی ئەوەماندا کە بیخەینە بەردەم ڕایگشتی من گۆشەیەکم هەیە ئەو جەریدەی ئێمە لە نۆی چواری 2023ەوە لە کەرکووک دەرەچێ گۆشەیەکم هەیە لە ناوجەرگەی کوردستانەوە تعبیر لە بیر و بۆچوون و ڕاوبۆچوونەکانی شاری کەرکووکەکە ئەو قەزیانی لە ناو شاری کەرکووکە زیاتر لە 110 گۆشەم نووسیوە لەو گۆشەیە هاتم لەوێەوە قەزیەکەم تەرح کرد قەزیەکەم تەرح کرد لەسەر دووسی ئەساس کە لە ڕاگەیاندنەکانە بڵاو کرایەوە لەسەر سپۆنسەرەکان قسەم کرد بەس من ئەمەوێت پرسیارێکت لێ بکەم کاکە شوێن پێت وان نییە
پێویستە هەمیشە جیاوازیکی قوڵ بکرێ لە بینی کەسایەتی داهێنەر وەکو داهێنەر لە هەر بوارێکی هوەر و ئەدەب و فکرابێ و لەگەڵ ئەم کەسە لە ناو ژیانی کۆمەڵایەتیە. ئێمە کە باس لە کاروان عوسمان دەکەین کاروانی ناو کۆمەلگا و واقعی ژیانی ئەوە بۆ خۆی و پەیوەندی بە خۆیەوەتی، بەڵام ئێمە باس لە کاروانی هونەرمەند دەکەین کە کۆمەڵێ شاکاری هوەری جوانی خوڵقاندووە و ئەو یادکردنەوەی ئەو پەیکەرەش بۆ ڕێزنا لێنانە لەم کارە هوەریە بەبێ ئەوەی باس لەوە بکەی ژیانی کۆمەڵایەتی ئەو کەسە خۆی چی بووە. رەخنەوە ڕزایی لەسەر ئەمە بۆ من پێم وایە جارێ هەر کەسێک هەرچیەک بێت و کوڕی هەر کەسێک بێت و توانەکانی هەرچیە بێت کە چووە قوتابخانە چووە سەر کورسی خوێندن ئەبێتە قوتابی. هەر کەسێک کە چوو بۆ لای دکتۆر ئازارێکی هەبوو وەکو نەخۆشە ڕاتە بەردەم دکتۆر. هەر کەسێک مراجعی هەر دائیرەیەکە کات مراجعە. هەر کەسێکە ڕاتە بەردەم یاسا هاوڵاتیە. وەکو ئەمە ئەبێت تعاملی لەگەڵا بکەین، نەک وەکو ئەوە چییە جەریمەیەک هەیە، تاوانێک هەیە. ئەم تاوانە کۆمەڵی لایەنی تایە، ئەم لایەنانە دژە ئینسانین. ئەگەر وردی بکەیتەوە قسەی لەسەر بکەیت کە من نامەوێت قسەی لەسەر بکەم زۆر ئەتواتە ئەبعادی تر. مێژوەکەش مێژوویەکی زۆر نییە کە سوکاری قوربانەکە مەوجودن. تۆ دێی شخصیەتی گەورەی شخصیەتی کاکە ئینسان هەمومان ئینسانین. ئەوە مێژوویەکی درەنگ حکوم لەسەر ئیشەکانەدات. ئێمە لە مێژوویەکە کە خەڵکێک مەوجودە کە تاوانەکە و عناسری تاوانەکە و قوربانەکان مەوجودن، ناکرێت بێ ئێمە بین لەسەر حسابی ئەوانە پاڵەوانی وەهمی دروستکەین. بەڵێ زۆر سپاس دەکەم. کاک نەبەس تۆ چۆن ئەڕۆینتە ئەم کەیسە؟ پێت وایە پێت وانێ کاتی ئەوە هاتووە کە جیاوازێکی بنچینەی بکەی لە بینی کەسایەتی هونەرمەند وەکو هونەرەکەی وەکو داهێنانی هونەری لەگەڵ ئەوەی کە لە ژیانی کۆمەڵاتیە خۆی چۆن ژیا و چۆن گوزەراوە ئەوە مەسەلەیەکی دیکە و ژیانی کۆمەڵاتی بە چۆن لە مەسەلەی ئەڕوانی. پێش هەموو شتێ بێ قسە لەسەرەوە بکەم ئینسان تەنها دیوێک نییە، دوو دیوە. دیوێکی هەیە وەکو ئینسانێک لە ڕووی ئەخلاقیەوە هەڵسو کەوتەکانی چۆنن، تند و تیژە، کاری بەجێ ئەکا، کاری نابەجێ ئەکا. کۆمەڵە سیفەت هەیە لە ناو ئینسانە وەکو ئینسان لە ناو هەموو ئینسانێکە هەیە. ئەمە وەکو دیوێکی ئینسان، ئەم دیوێکی تاریکە ئەشێ لە حاڵەتێکە کارێکی خراپ بکە، ئەشێ لە حاڵەتێکە کارێکی باشش بکە. ئەشێ تۆ چاوەڕێی ئەوە بکەی لە ئینسانێکی زۆر زۆر باش ئەو دیوە تاریکەی دەرکەوێت و کارێکی زۆر خراپکە. بە دیوەکەی تریشەوە چاوەڕێ بکەی لە ئینسانێکی زۆر زۆر خراپ کارێکی زۆر زۆر باشکە. ئەمە دیوێکی ئینسانە. بەڵام دیوێکی تری ئینسان هەیە بریتە لە دروستکردنی کۆمەڵە شت کە پێی ئەڵێن داهێنان، پێی ئەڵێن هونەر، پێی ئەڵێن نووسین. چوزام لەو بابانەی کە پەیوەندیان بە دیوێکی تری ئینسانەوە هەیە. تۆ بێت ئەم دیوە هونەریە یاخود ئەم دیوەی نووسین. بۆ نمونە کاکشوان وەرەگرم وەکو ڕۆژنامە نووسێ. کاکشوان لە نووسینە لەگەڵ کاکشوان لەگەڵ ژیانی ڕۆژانەیە ئەشێ دوشتی زۆر زۆر جیاواز بن. ئەشێ لە ژیانی ڕۆژانەیە زۆر زۆر شت بکە کە لای من قبول نەبێ یا لای هاوڵاتیەکی تر قبول نەبێ. بەڵام ئەوەی کە ئەینووسێ هونەرەکەی ئەوە شتێکی ترە. مامەڵەکردنی من وەکو خوێنەر لەگەڵ نووسینەکە فەرقیە لەگەڵ مامەڵەکردنی من وەکو هاونیشتیمانیەک لەگەڵ ئاکاری کاکشوانە. ئەم دوشتە پێش هەموو شتێ بێ جیا بکرێنەوە. ئەگەر تۆ جیای نەکەیتەوە شتێک نییە لە دنیا ناوی داهێنان بێ. بۆچی نییە؟ چونکە ئینسان وەکو ئەخلاق ئینسان وەکو هونەرەکەی دوشتی زۆر زۆر جیاوازن. ڕاگەیەوە چۆن سەدی کەیسی کەڕۆ من بەرگری لە هونەر ئەەکەم، بەرگری لەو داهێنانە ئەەکەم کە گەنجێک کردوەتی ناوی کاروانە. باشە ئەو داهێنانەی کە کۆمەڵێک جیلێکی وابەستە کردووە بە خۆیەوە هونەرەکەی بۆتە یادەوەری بۆ خەڵکێک کە ئیشی لەسەر کردووە. بەڵام کاروان وەکو ئینسان کەیسێکی هەیە. باشە گروپێکن، گروپی هاوڕێن هەساون کارێکیان کردووە، کارەکەیان کارێکی تاوان بووە، ئەنجامیان داوە. نەمن وەکو ڕۆژنامە نووس پیشەکەم و ئەخلاقی ڕۆژنامە سویم ڕێم پێدا پەنجەی تۆمەت دروستکەم بۆ کەسێک و پەنجەی تاوان دروستکەم و نە هیچ ڕۆژنامە نووسێکی تر. ئەوە دادگا قەرارەیە. دادگا قەراریاوە. قەراری دادگا چی بووە؟ ئەوە بووە کەیسەکەی گەیاندووەتە ئاستێک کە کەسێک کە تاوانی کردووە باجەکەی خۆیاوە باجەکەشی بریتی چیە لە سێدارەدانی کە دادگا ئەم قەرارە ئەدا ئیتر نە ڕۆژنامە نووس
وانە هیچ کەسێکی تر لەو بارەوە بۆی نییە هیچ قسەیە بکە چونکە باجی خۆی وەرگرت. بەڵێ زۆر سپاس کاک شوان تۆ پێتوانە جارێ من حەزەیەک پێم خۆشە کاک نەبەست دێرە باسیەوەی کرد کە تاوان کراوە چکە کاک نەبەست لە نووسینەکەی باس تاوان ناکات لە ئەوەی نووسیەتی لەسەر نووسینەکەی من باسیەوە لە هەڵەیەکی کردووە هەڵە تاوان ئێمە هەمومان قابلن بەوەی برۆڤین هەمومان قابلین بەوە هەڵە بکەین بەڵام هەمومان قابل نین بەوە تاوان بکەین هەڵە جیایە تاوان جیایە کاک نەبەست بێ من لەبەوەی ئاورد بین ئەبێ ئەوەت بیر نەچێت ئەمەی کە تۆ وروژاندوتە ئەمە تۆ شتێکی تازە نییە شتێکە لە هەشتاوەر دەست پێکانەوەیە کۆتایی پێدێ باشە تۆ فقط وروژاندوتە بۆ مەفهومەی جارێکی تر زیندوت کردوێتەوە من زیندوم نەکردوەوە ئەوانە زیندویان کردوێتەوە کە هاتوونە غەدرێکی تاریخیان لە کاروان کردوێتەوە جارێکی تر دێنەوە کەیسەکەی خەنەوە بەردەم بۆ غەدریان کاک شوان پێتوانە بارمەتی لە حسە پرسیارێکی گرنگ کاک شوان پێتوانە تۆ قسەکانی کاک نەبەست بۆ ئاراستایە بوو کە تۆ تا ئێستاش جیاوازی ناکەی لە بینی کەسایەتی داهێنەر وەکو داهێنان وەکو بەرهەمی فکر و هونەر لەگەڵ ژیانی ئیجتیماعی خۆی ژیانی ئیجتیماعی خۆی هەڵە و تاوانەکانی دادگا بڕای لەسەردا و داوێتی و کۆتایی هاتووە ژیانی هونەری ئەمنێتەوە بۆ خەڵک ئەوە شایانی ڕێزا داهێنانی کردبێ خزمەتی کردبێ مەسەلەیەکی دیکەیە تۆ ئەم دوانە بەردەوام تێکەڵا بکەیت و بە یەکەمیان حکمی دووەمیان من دێم دوو نمونەی ئینت بۆ دێنمەوە چکە ئەمە تاوانێکی ئاسایی نییە تاوانەکە تاوانێکی ئاسایی نییە و کەسێکی ئاسایش نەیکردووە یەکێک لە نووسەرەکان نووسێتی لەسکان هەمووی باسکە هەر سێ کەس تاوانەکەیان کردووە باسی هەرسێکی حەزەکەم باسی من ئەگەر ئەزانی ناکرێت یەکێکیان هەڵبژێری ئەوی تریشیان هونەرمەند کاکە یەک شتێکت پێ بڵێم کاکە ئەوەشی کوژراوە هونەرمەندە ڕاستە ئەوەشی ڕاستە ئەوەشی شەیدەوە بۆ کامیراکە ئەوە لە بەردەم ئۆرگەکەی وەستاوە مۆسیقی بووە هونەری مۆسیقی و عشقی مۆسیقا لە کاروان نزیکی کردوەوە چوەتە لای کاروان ئەوە هونەرمەند بووە ئەوەش ڕاستە بەڵام کاک شوان تۆ ڕۆژنامە نووسی کاکی خۆ تۆ ڕۆژنامە نووسی چیرۆکێک ئەگەیاریتەوە بەڵێن چیرۆکێک ئەگەیاریتەوە کەس نهاتوە پەیکەر بۆ ئەوە کە کەس نهاتوە ئەوەیان شتێکی ترە ئەوە چیرۆکێکی ترە پەیکەر بۆ ئەوە کە کەس نهاتوە ئەوە بکاتە ڕەمز کاک شوانگیان تۆ چیرۆکی ئەگەیاریتەوە چیرۆکەکە ئەبێ وەکو خۆی بگەێڕیتەوە کاک شوانگیان ئیسماعیل سەکران کیە؟ ئیسماعیل سەکران ئیبراهیم مەولوودە ئەی بۆ ناینووسی بە ئارێز ناسراوە ئەی بۆ ناینووسی ئەی بۆ ناوی لەبەر کۆمەڵی یەکێک لەو ڕخنانەی کە لە وتاری تۆ ئەگیرە لەو نووسینەیە مەسەلەی وروژاندنی شارچێتیە ئەو نووسینە ڕخنانەی کە لەسەر وتارەکەی تۆ هات ئاراوە بۆ ئاراستەیە بوو کە تۆ ئەتەوێت بە شێوەیەک لە شێوەکان شارچێتی بکەیت ئەمە تا چەند ڕاستە ئەمە بەلا ڕایبردنی قەزیەکەیە بۆ ئەوەی ئەوانەی مەسەلە دیفاع لە کەیسەکە ئەکەن بۆ ئەوەی تومەتێک بخەنە پاڵمن بۆ پێم ناڵێن کەرکوچێتیەکە بۆ ئەڵێن شارچێتیەکە بۆ ئەڵێن کەلیمەی شار دێنن بۆ کەرکک بەکار نایەن فەرقی زۆرە لەبەرەوە کەرکک ئێستا تۆ ڕستەیە کردوێت لەم بەرنامەیە وتت گۆشەکەی من تعبیرە لە بیرروڕای خەڵکی کەرکک ئەی هاوار چۆنە بێشتی وا بڵێ نەوتم لەو کەرکک دەروچێت چۆنە بێ گۆشەکانی کەرکک نەقلەکەم گۆشەکەی تۆ تعبیرە لە بیرروڕای خۆت نەک تعبیرە لە بیرروڕای خەڵکی کەرکک گۆشەکەی من تعبیر نییە لە بیرروڕای گوندەکەی خۆمان کاک نەبەزگیان جەریدەکەی من تاقە جەریدەی کەرکووکە کە دەرەچێتە دەرەوە کە دێتە شارەکانی تری کوردستان یعنی لە جەریدەی کەرکووکە جەریدەی شارەکەیە ئەو جەریدەکە جەریدەی شارەکەیە خەڵک هەر کێشەیەکی بێ ڕوویتیەکە ئەوە شتێکی تر بەس گۆشەکەی تۆ تعبیر لە خەڵکی لە ڕێگەی ئاخر ئەو گۆشەیە قەزیەی خەڵکمان تای تەرح کردووە قەزیە من نییە قەزیە شوان داودی نییە حەزەکەم بزانم یعنی هەموو گۆشەیەک تعبیرە لە ناوچەیەک کاک نەبەس شتەکان تکاتان دەکەم شتەکان بەو ئاراست ئێستا خۆت واڵێ من چاکە تۆ نەچێشتم قسەکەم تەواوکەم بەڵام کاک شوان ئەو پرسیارە دروستەکە لەسەر مەسەلەی کەرکووک ئەوانەی کەوتای ڕخنەیان لەسەر وتارەکەی تۆ نووسیوە ئاماژە بەوەکەن کە تۆ لە کۆمەڵێک شوێنە هەم ناوی کەرکووک دێنی و هەم بە ناوی کەرکووکی شێو قسەکەی لە کاتێکە کەسێک دەتوانێت بە ناوی شارێکەوە قسە بکات کە نوێنەری هەڵبژێراو بێ و لە پەرلەمان و لە دەنگدانا مافی نوێنەرایەتیکردنی بەدەست نەبێ خەڵکەی مەزێت کاک نەبەز زۆر وتاریەیە بە ناو زۆر شوێن کەسێکەیە بەیانێکی لەسەر من دەرکردووە لەسەر ئەو قەزیە بەیانێکی دەرکردووە بە ناوی کوردستانەوە قساکە بەردەوام
ئێوە کارەساتە کەسش تەخویلی نەکردو ئێوە کارەساتە سەرەوە ناکرێت بەرەوە دژی من قسەی کردووە نا. من حەزەکەم یەک شتێکی بچووکە لێرە بوروژێنم زۆربەی نووسینەکان کە نووسراوە تقریبا من 500 کەلیمەم نووسیوە تا ئێستا نزیکەی 30,000 کەلیمەی لەسەر نووسراوە وەکو وتار جگەر لە کۆمنت و لە مەسجەکان لە هەموویە تەرکیز کراوەتە سەر شخصی شوانداودی احتمال لە نەبەزگۆران ئەو وتارەی بنووسایە خەڵک ئەو ڕەتفعلەی نەبوایە بووی يعني ڕەتفعلەکە لە شارەکە وەرنەگیراوە ئەوە ڕەتفعلەکە لە شوانداودی وەرگیراوە لەو قەزیە دوو لەو هەموو نووسراوانەی کە نووسراوە دوو نووسراو یەکێکی لە بەرژەوەندی نووسینەکە بووە یەکێکی لە دژی نووسینەکە بووە بە منطق نووسیوانە بە منطق تعاملیان لەگەڵ یەکا کردووە من ڕێزم بۆ هەردوو هینەکە هەیە هەردووشی لە سایتی کورسان پۆست بڵاوبووتەوە قادر نادر نووسینێکی نووسیوە شێوەکارێک وەڵامی داوەتەوە بەڵام هەردووگیانش حەزەکەم بۆ نمونە پێت بڵام ئەمە بۆ نمونە دێنمەوە هەردووگیان لە نووسینەکەیانە هێڕشیان کردوتە سەر من قادر لە نووسینەکەیە باسی هەمووی نەکا بەڵام ئەڵێ شوانداودی نووسەرێکی ناشرین دەسەڵاتە ڕێزم هەیە بووی شێوەکارەکە ئەڵێ ئەم نووسینەی شوانداودی کە ئەوە شتی لە دەور کۆبووتەوە حەقی ئەوە نەبووە بخندرێتەوە حەقی ئەوە نییە وەڵام بدرێتەوە نازام خەڵک چۆنێ خوێنێتەوە خۆی هاتووە 4120 کەلیمەی لەسەر بەڵێ زۆر سپاس کاک نەباس بەڕای تۆ لەم بابەتە تا چەندێک مەسەلەی شارچێتی ڕەنگی داوەتەوە ئاخر ئەزانی کێشەکە چیە کێشەکە ئەوەیە کاک شوان وەک ڕۆژنامە نووسێ وەکو بۆ نمونە من وەکو ڕۆژنامە نووسێ کە هەڵەسم چیرۆکێکە گێڕمەوە دەبێ وەکو خۆی بیگێڕمەوە باشە گروپێکە هاوڕێیەک لە ناو ئەم گروپە ئەکوژرێ زوڵمی لێ ئەکرێ ئەکوژرێ دەبێ وەکو هاوڕێ سێری بکەم نەک وەکو ئەوەی ئەم کاروان خەڵکی فلانە شارە ئەم کەسانەی تریش خەڵکی فلان شارە ئەمە کارەساتە ئەمە تۆ چێت کردووە نەیوتو هاوڕێ ئەوە نووسینەکە ئەوە نووسینەکە کاکشمان تۆ وتوتە هاوڕێکی من لە پێش بەرنامەکە قسەم لەگەڵ تۆیا کردوتم من ئامادەم وردەکارەکان هەمووی قسەی لەسەرکەم و لەسەر هەمووی بەڵام کۆمەڵشت هەیە ئەخلاقی ئیش ڕێت پێ بەڵە زۆر کاک نەبەس ئەمە پرسە لەبەرەوە باسی ئەوەکانەوەی باسی ئەوەکان نەکراوە ئەوەکان نەهاتنە بکرێنە گیڤارە لێمان بەڵێ زۆر سپاس کاک نەبەس یەکێک لەو دیاردانەی کە لە ماوەی ڕابردووە سەرنجی هەمومانی ڕاکێشا مەسەلەی دروستکردنی پەیکەر بوو بۆ زۆر کەسایەتی نیشتیمانی ئاینی نەتەوەی لە کوردستانە پێت وان نییە ئەمە دیاردەیەکە کەسێک کاتێک داهێنانێک ئەکا ئەکی هونەرێکە ئەکرێ بە شێوەی دیکە ڕێزی لێ بگیرێ بۆ نمونێکت بۆ بێنەوە ئۆلف پاڵمێ باوکی سۆسیال دیموکراتەکانی سوید و ئەو سوودەی گیان بە مەرحەلەی ئێستا لە ستۆکۆڵما پەیکەری بۆ دروست نەکراوە تەنها نووسراوە لەم شوێنەیە ئۆلف پاڵمە تیرۆر کراوە بەڵام گەورەترین سنتەر بەناوی ئۆلف پاڵمەوە نامراوە یعنی ئێمەش ئەکرێ شێوازی دیکەمان هەبێ بۆ تەنها داکۆچی لە دروستکردنی پەیکەر کاکێ ئومێد هەر شارە و سروشتی خۆی کاک نەبەزش قساکە ئەو تارەی من بخوێنەوە کاک نەبەز دەبردو ئەگەر من بە دیێڕێک باسی پەیکەرەکەم کردووە حەقێتی من باسی پەیکەرەکەم نەکردووە من خلافی من لەسەر ئەو مەوزوعە سپۆنسەرانە بەڕینی کەرکووکەکانیان کولاندەوە تۆ چۆن نەتوانێت بە ناوی کەرکووکەکەەوە بە ناوی خێزانێکەوە قەی ناکە بەس مەڵێ کەرکووکەکان بەڵگەم لایە بەڵگەم بۆ قسەکەم هەیە وەڵامی پرسیارەکە من بدەرەوە بۆ دیفاع لە پەیکەرەکەی لە کاتێکە ڕێگای دیکە هەیە بۆ ڕێزلێنان ئەزانی من یەکشت پێ بڵێم هەر شارە و سروشتی خۆی هەیە هەر شارە بە سروشتی خۆی مامەڵای لەگەڵ هۆنەر و مۆسیقا و فەن و هەموو ئەو شتانەی کە نووسین و عیلاقی بۆ شتەوەی کە ئینسان دایێنێ دروستیەکە ئێستا بۆ نمونە ئیتالیەکان ملەتێکن لە ڕێی پەیکەرەوە ئارەزوو ینی خۆشویستنیان بۆ هۆنەر بۆ مۆسیقا بۆ ئەو پیاوانەی کە بەلای ئەوانەوە گرنگن یا ئەو کەسانی بەلای ئەوانەوە گرنگن ئەشێ شارێکی تریش هەبێ لە دنیا بۆ نمونەوەکو سلێمانی کە من خەڵکی سلێمانی نیم و من کوڕە گوندیم و گوندیانەش قساکەم و هەرگیز نابم بە کوڕی شاریش بۆ ئەوەی هیچ کەس تۆمەتبارم نەکا بەوەی کە بڵێ ئەمە خەڵکی شارە یعنی ئەمان خۆشویستنیان بۆ هەنەر لەم ڕێگەیەوە دەرەخەن و زۆر ئاسانیشە و زۆر ئاساییشە حەق بدەی بە خەڵک کە ڕێزی هونەرمەندێکی خۆ یاخو مۆسیقێکی خۆ یا نووسەرێکی خۆی بگرێ لە هەر ڕێگەیەکەوە کە خۆی ئەوێ ئیتر پەیکەرە کۆڕبەستنە توزانم سیمینارە هەر شتێک کە خۆی ئارەزویەتی ئەمە یەک دوو جیلێک هەیە جیلی عودژەنەکان باشە لە زاخۆ ئەردەوان و ئەو ئەردەوان و ئەو کوڕیتر هەیە ناوەکەیم بیرچووە بڵین لە هەولێر زیاد ئەسعەد هەیە باشە لە کەرکووک عەدنان کەریم هەیە لە سلێمانی بەهجەت و کاروان هەن ئەم جیلە هەمویان ئەیاز لە زاخۆ
ئەم جیلە هەمویان بەعود دەستیان پێکرد جیلێکن نەوەیەکیان پاراست نەوەیەکیان لە ناومێدی پاراست لە دڵتەنگی پاراست و لە کوشتن پاراست لە هەموو شتەکانیان پاراست ئەم جیلە لە ڕێگەی عودەکانیانەوە هاتن هوەریان کرد بە دەرگایەک بۆ ئەوەی نەوەیەک ئێستا ئەمنەوە هوەرەکەی ئەوان بۆ بە یادەوەریان کە هوەرەکەی ئەوان بۆ بە یادەوەریان ئەمڕۆ هەر یەکەوە بە جۆرێک ڕێزیلیان ڕێ کاکە ئێستا تۆ من لەمەتی ئەگەم من لەمەتی پرسیارێک بکەم کاک نەبەز یەک پرسیارێک لە کاک نەبەز ئەگەر قوربانیەکە ماڵیان بەرامبەر پارکی ئازادی بووایە ماڵ قوربانیەکە جورئەتیان نەکرد لە سلێمانیە پەیکەر بۆ کارواندا بنن بەرامبەر ماڵی قوربانیەکە گەر سپۆنسەرەکان بڵێ من پرسیارمە سپۆنسەرەکان کردووە من پێکارم کردووە من بەرگری لە هوەرەکەم وتارەکەم خوێنەوە سپۆنسەرەکانە ڕخنم لە سپۆنسەرەکان کردووە بەڵام تۆ ناتوانانی وەکو کرد بە ناوی کەرکووکەکان ناتوانانی حقم هەیە ئەرە خەڵکی کەرکووگەم برادەرە دەکتان پێیاوە ببێ بە یەک کەس اعترازی هەبووە کە خەڵکی کەرکووک من نوێنەری کەرکووک نابم لەم مەوزوع قسە نەکەم ئەوش کەرکووکیە لە مناسباتی قومی وەتەنیانە بینێ کەرکووک نابینێ پیەکانی لە ناو ئاوی سازگاری سەرچنارە ئێمە دەستمان لە ناو گڕی کەرکووکدایە کاکەیان کەرکووک ئێمە وەکو کەرکووکی قزاکەین ئەگەر ئەو حەقە بەخۆمان گەر خەڵک پشتیوانمان نەبێ و حەقە بەخۆمان نادەین ئەتوانین استفتا بکەیتایە نەک لەو شاشەوە وەرە استفتا بکەتایە ناتوانین لە نوۆی تۆ توانانی وەکو بیر و بۆچوونی خۆ وەکو ڕۆژنامە نووسێک کە خەڵکی ئەو شارەی وەرە 2000 بۆ دێنم لەم شارە لە جەریدەکانی ئەم شارە نووسراوە بە ناوی سلێمانی وەنووسێت لە جەریدەکانی هەولێرەوە بە ناو هەولێرەوە کێشەی من نییە ئەزانی کاکە بۆ وانە نابینی بۆ نەبینی برا کاکشوانگیان من دژی یەک تەنزبیرکردنەوە دژی یەک تەنزبیرکردنەوە ئەو تەنزە دروستکردنی شارچیەتیە لە نێوان ئەم خەڵکە ئەویشکێ دروستیەکە گروپێک دروستیەکە ڕۆشنبیرن کارەساتەکە لەوەی ئەو گروپە لێرەوە دروست کراوە وەرە دایان نمونە خەمە بەردەست نمونەی زیندوو یەک نموزەجێکت بۆ دێنم ڕۆشنبیر و نوقبەی ئەم شارە شکر الحەمدولله قسەی زۆرە لەسەر گەندەڵیەکەن بەڵام گەندەڵیەک بێتە سەر نوقبەیەک لەم شارە هەمووی چاوخۆی لێ ئەپۆشێ و دایان نمونەشە خەمە بەردەمت ئەوە ئیشی من کێشەی من نییە چونکە من بشارسیەتانە ناکەم لەگە سلێمانی بارمەتی خۆت یەکێک لەو پرسانەی کە لەم مەسەلە سەری هەڵدا ئەگەر هونەرمەند کاروان عوسمان بکوژێک بێت ئەگەر نییە بکوژ ئەوە محکەمە قەراریە محکەمە قەراری داوە لەسەر ناوڕۆکی پرسانەکەم ئەمەیە ناوڕۆکی پرسانەکەم ئەمەیە کۆمەڵێک کەسی دیکە هەن لە کوردستانە بە هەمان شێوە بکوژ بوون ینی ئەو پرسیارێک کە لە شوێن داوەدی ئەکرێ بۆ شوێن داوەدی بیزار لەسەر ئەمە بەدەنگێ لەسەر ژمارەی زۆر کەیسی دیکە هەیە کە بە هەمان ئەندازە لە فۆرمی جیاوازە کراون بە پاڵەوان و بەدەنگ نایێت من جارە دوو پرسیارت لێکم یەک ئەوانەی شەرق بەعام لە هەموو شەرقا و لە وڵاتانە مەسەلەوانی لە ژێر ئەو کاریگەری ستالین خۆی ستالینێکە بوو لە بکوژەکان بوو و زۆربەی ئەم وڵاتانە پەیکەر بۆ بکوژەکانەکری ئەوانەی کە قارەمانن زۆربەی قارەمانەکان بە بکوژە بنە قارەمان بە کوشتنە بنە قارەمان بەڵام بکوژەکان لێرە لە سیفەتێک بۆ سیفەتێک ئەگۆڕێ سیفەتێک هەیە شەرعیەتی سەوری پێدات شەرعیەتی سەوری پێدات سیفەتێکی تر هەیە ئەم جەریمە 5 ڕوکنی تاوانی تایە 5 ڕوکن چی تاوانی جینایی چی تاوانی ئەخلاقی دوو سیفەی ئەخلاقی کە یەک خیانەتە یەک نمەک حرامیە سێ سفەتەکەی تر یەک تەختیتی کوشتنە سێ استدراجە تەنفیزی عملیەکەیە دزیە لە کەسی سێم دیار نیە و کەسی سێمە کەسی سێم دیارە کەسی سێم محکەمە نەیگرت بۆ کەسی سێم نەکەوتە دەست محکەمە بۆ نەکەوتە دەست محکەمە لەبەرەوە لە پاڵ هێزێکا بوو ئەو بکەرەکەنیە ئەو بکارەکەنیە بکەری کارەکەنیە لە بنەڕەتا چۆن لەو پارێ ئەوە بکەری کارەکە لە ئەسڵا بە گوێرەی ئەو ئەوراقانەی تحقیق لە بەردەست منایە بە گوێرەی ئەوراقەکان پێشنیازی تاوانەکە کێ کردوێتی و تەختیتەکە کێ داوای کردو ئەم کارە بکەن کاروانە بۆ کێ کردووە بۆ ئارێزی کردووە کە ئیسماعیل سەکرانیا ئیبراهیم مەولودی پێڵێن بۆ ئەو کردوێتی ئەو کەسێکی تری هێناوەتە ناو مەوزوعەکەەوە کاک نەبەس ئەمە پرسیارێکە خۆت کاک نەبەس پێت وان نییە ئەگەر بڕیار بێ
قسە لەسەر هەموو ئەو کەیسانین لە ڕابردووا بکرێت بۆ نمونە لە ئێستاوە بۆ 25 ساڵ بۆ 50 ساڵی تری مێژووی کورد یەکە بە یەکە هەڵبدەینەوە کێکی کوشتووە کێکی نەکوشتو ئەمە یەک فەوزای کۆمەڵایەتی گەورە بەرپاکە قابلی ئەوە نێڕێ لە بگیرێ و ئەمە وەزیفەی ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرە لە مەرحەلەیە نەخێر پێش هەموو شتێ بە تایبەتی ئەگەر ڕوبەڕووی کەسێک بێتەوە کەسەکە دیوێکی ڕووناکی هەبێت دیوێکی تاریک بێ ئەو بێ قسە لەسەر دیوە تاریکەکەی بکە ئەمە یەک دووش لە هەمووی کارە ساتر لەو نووسینەی کاکشواناوەیە هەڵێ دەستی بەعز خۆش بێ کە لە سێدارەی یاوە زۆر کارە ساتە تۆ جێگری نەقیبی سندیکا ڕۆژنامە نووسان بی من وەکو ڕۆژنامە نووسێ چاوەڕێ بم بەرگریم لێ بکەی بەڵام خۆشحاڵبی بە لە سێدارەدانی خەڵک زۆر کارە ساتە نازانم وەڵام هەیە بوت من تۆ نووسری تۆ ئەمرلی وایە گنیت لە ڕاستە نووسرم تۆ نابێت بەڵام من لە وڵاتێکە ئەزانی من ئەزانی سبەی ئەترسم ئەگەر من تووشی حادثێ بێمە بەردەمی تۆ من ئیمزایینم نەکردووە من ئیمزای ئەوم نەکردووە حکومی لە سێدارە هەڵبۆشێتەوە تۆ ئەڵێ خۆشحاڵ من نەموتۆ خۆشحاڵم نووسیمە ئەگەر بەعس لە باشترین کاری کردبێت درێژایی دەسەڵات کارێکی باشی کردبێت تۆ لەم نووسینەیە کارە ساتە ئەزانی نووسەر ئاوا بیر تۆ ئیسا تۆ کاک تۆ لە بانەوە ڕخنە لە شتێکە گری قسە لە شتێکی سە خۆت پێچەوانەی وە قساکەی تۆ من ئەوە وەکو نووسەرێک نووسیومە نەکۆکو ژێگری نەقیبی ڕۆژنامە نووسان لەوەش کارە ساتر ئەوەیە نووسەر ئەمە بیرکردنەوەی بێ هەر کاکشوان بەڕاستی ئەوەم خوێندەوە من تەسەوەڕەمە کرد لە فەرماندەی دیجلەبی ئەگەر بێڵی قسەکەم تەواوکەم دوو ئینت بۆ دیێرم یەکێکی بۆچوونێکی قسەیەکی ستالین هەیە ئەڵێ کوشتنی ئینسانێک تراژیدیایە کوشتنی 1 ملیۆن کەس ئامارە يعني 1 مليون كاس القرآن عليه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا تاوان جاية تاوان كشتن جاية بين جريمة بين حال إما يسأل السجن كان هرمي كردستان لم سجناني كيساكا هيمانا شان صار حكم إعدام جيبجي ناكري كعفويك أدريت كومالي كارساتي تربد واي جي إميلي استاكا حاليا عفو يقدراوه خلق بردراوه كومل الرخراوي مجتمعي مدني اعتراضي على برداني خلق هيا كومل حسابات هي قرتو بيننا ومن لسويسرا ناجم من لسويد ناجم من لولاتك اجيم ابي سنور بو جريمه دا بندري زور باشا اسا كره باجكي خوي ورغرتوا باشا كيسكشي تواو بوا محكمه قراري شياوا بلام تو وكو انسانك وكو روجنامه نوسيك شلون خوش حاله بي بوي لسيداره دراوه دسخوشي لبعزكي كلا سيداريه وكو انسانه وكو روجنامه نوسيك تو من بخوت عليهم من اگر او بيرو رايتو او بيرو رايتو ما به استقلم كم دانم رقتم تشكي قلاقرم چوكا ما بيركرنوي انساني تشك بدستا روجنامه نوسنا كاك نبزيان يعني من ليره دانا مش مبو مزايدات اگر مزايدنا اما جيب وكو نسرك من لملاتم لقل اوام اوي جريمه اكات زي خوي وربريتو وري قرتوا ها القاتل يقتل وري قرتوا القاتل كوري قرتوا كمن ضحيه كم كسكري ضحيه كم موجوده نابي بي لبرامبرم اما توري قريبو ميجو تو استقراري لي مدى با ميجو قوي قراري لي بدا تو ميا او جيلان لسيداره دراوه نويك شواشا كاروان لسيداره دراوه كاروان لسرشي لسيداره دراوه باشا كاروان لسيداره دراوه لسر كيسك كارێکی کردووە ئۆکەی تۆمەتێکی لەسەر تۆ یەک دەخە تۆمەتێکی لەسەر محکەمە ساخی کردووەتەوە بۆ بە تاوان لەسەر تاوانەکە لە سێدارە دراوە کەیسی کاروان تەواو بوو لە ڕووی محکەمەوە لە ڕووی نووسینیشەوە باشە ئەوەی ئەمێنێتەوە هونەرەکەیەتی ئەگەر بەنیازی هونەرەکەشی لە سێدارە بدەیت داوایە لەسەر هونەرەکەی تۆمار کەوتەوە هونەرەکەی تۆ کاک نەبەست تۆ ئازادی لە ماڵی خۆت گوێ لێ بگری کەسڕێت لێ ناگرێ تو ئازادی لە دوکانەکان ناتوانانی بە هەوادارانی ئەو بڵێ تۆ نابێ ڕێزی بەس نابێ بە هەوادارانی ئەوش بڵێم ئەمە قارەمان بوو بەعس لێ ترسا ئەوە شتێکی ئەبێ هەوادارەکانی بزانن ئەمە تاوانبار بوو کەسێکی هاوڕێی خۆی کوش بۆ دزی پارەکەی بەڵام خەڵکەوە بزانێت کاکشوان ئەبێ خەڵکە ڕاستیش بزانێت ڕای هاوڵاتیەکە ئێڵێ بەڵام بە شێوەیەکی ڕای هاوڵاتی بەڵام بە شێوەیەکی ڕای هاوڵاتیەک سازکردنی پەیکەرەکە لە ڕوانگەی ڕێزگرتن بۆ لە هونەرەکەی ڕێزگرتن لە هونەری کاروان بێدەنگیە لەو کەیسە کاک نەبەست پرسیارێک یەکێک لەو کەیسانی لە مەسەلەیە ئەجوڵێنرێ کە ڕخنە لە دروستکردنی پەیکەرەکەن ئەو کەسانی ڕخن لە ماگن ئەوەیە کە کەسێکە تاوانبار بۆ بەسەریا ساق بۆتەوە لە کەیسێکی کوشتنە ئەمە جیلی تازە هانەیە چاوی لێ بکەن بڵێ من شکاری لەو شەوەیە بکەم ئەمە بۆ مێژوو نابێ بالەکە بەسەرمەوە و سبێنش پەیکەرم بۆ دروست دەکەن یعنی تەشجیعەکە بەرەو خراپە تۆ ڕەت چییە
نامت پێم وانە زانی بۆ ئینسان پێشووتریش قسەم لەسەر کرد هەنێ دوو دیوە هیچ ئینسانێک ناتوانێت دیوە تاریکەکە دیوە ناشرینەکە بشارێتەوە ڕەنگە زەمانێک بشارێتەوە زەمانێکی تر ڕوونەبێتەوە زەمانێک بشارێتەوە زەمانێکی تر ڕوونەبێتەوە بەڵام شتێکی تر هەیە هوەرە هوەر تا ئەوەندە تۆ خاوەنی نووسین تا ئەوەندە تۆ خاوەنی کە بڵاوە بێتەوە کە بڵاو بوویەوە بێتە یادەوەری خەڵک کە بووە یادەوەری خەڵک ئەو مافی خۆیەتی چۆن مامەڵی لەگەڵەکە و مافی خۆیەتی چۆن ڕێزی ئەگرێ یا ڕێزی ناگرێ وەکو پێشتریش وتم ئەم جیلە ئەم عود بەدەستانە نەوەیەکیان پاراز لە هەموو شتێک نەوەیەکیان وا لێ کرد ناومێد نەبێ نەوەیەکیان وا لێ کرد خۆی نەکوژێ نەوەیەکیان وا لێ کرد ڕانەکە کاری خراپ نەکە ئەم نەوەیە ئەمڕۆ بەو جۆرە مامەڵی لەگەڵاکەن پێدەم ئەوە مامەڵی لەگەڵ ناوبرەکمان هەیە و دوای ناوبرەکە پرۆگرامەکەمان بەردەوام بێ عزیزانم خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەردەوامە و دوای ئەم ناوبڕا بینەری پرۆگرامەکەمان بن. خۆشەویستانم جارێک دەسڵاتان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامین لە پێشکردنی پرۆگرامەکەمان کاک شوان هەمان ئەو رخنەی ئەڵێمە و کەژمارێک لە خەڵک وتیان ئەویش ئەوەیە کە تۆ لەو نووسینە بە شێوەیەک لە شێوەکان مجاملەی بەعسە کردووە بەعس طبعا ئەوە نشتمان خسۆتە سەر بەعس خەریکە گوناحەکانی پاکە بێتەوە ئەو نشتە خێن مەسەر وای لێ هاتووە بۆتە نوکتە بە کەسێ بڵێ بۆ دانت ناشوێت لە تۆ نازانی ئەو بەعسە چەند زاڵم بوو یعنی بڵێ حوشەکەت بۆ پیسا لە تو کاکە نازانێ ئەو بەعسە چەند زاڵی چی پێمان کرد هەموو شتێک ئێمە بخینە سەر بەعس مثلا لەوە نووسراوە نووساتە دادگاکانی بەعس من لەوە زۆر متأثر بووم لەبەر ئەوە باشترین قازیەکانی عێراق قازیەکانی کوردن لە ناو کورشە قازیەکانی سلێمانین ئەو حکومە لەسەر ئەمە دەرچووە سێ قازی ئیمزای کردووە دوانی باشترین قازیەکانی سلێمانین خەڵکی سلێمانین یەکێکی قازی حاکم شێخ لەتیفە کە معروفە دووەمیان حاکم ئەحمەد ساڵح باوکی ئەو دکتۆر بەرهەمە زۆر سپاس پەیوەندێکمان لەگەڵایە کاک ڕەحمان غەریبمان لەگەڵ لە سلێمانی تەحەداشەکەم بڵێ یەکێ بڵێ ئەوانە باسی بوون پامەکەت بگەێنێت بەڵێ فەرموو بەڵێ کاک ڕەحمان فەرموو من سەرەتاوێ دووشت بۆ کاک شوان ڕاستکەمەوە یەکەم ئەو ئاەتانەی کە باسی کرد ئەو حەدیثانەی کە باسی کرد لەوانە من قتل نییە من قەتەلەیە و خاڵێک هینێکی تریشی باز کرد عینەن فعلی ماضی کرد بە فعلی مضارع کاکشوان لە بەرەوەی عەرەبی نازانێ پێم وایە ئەکەوێتە ئەو غەڵەتانەوە لە نووسینی شاوایە کاکشوان لە نووسینەکەیە کە باسی کردووەوە من وەڵامم داوەتەوە کاکتوانە کاکتوانەش وەڵامی داوەتەوە کاک نەبەزیش قسەی لەسەر مەوزوعەکە کردووە دووسێ خاڵی تایە حەزەکەم باسی کەم یەکەم هەموو نووسەرێک ئەگەر ڕیوایی بێ ئەگەر شاعیر بێ و ئەگەر مۆسیقاژەن بێ ئەگەر گۆرانی بێژ بێ دوای ئەوەی بەرهەمە ئەدەبێکەی بەرهەمە هونەرەکەی ئەکەوێتە بەردیدی خەڵک و خەڵک وەریەگرێ و متەلەقی وەریەگرێ تر خۆی ساحەبی نامێنێ و ئەبێ بە مڵکی خەڵک وەکو چۆن کۆمەڵی مەسەلە هەیە لە عالەمە بووە بە مڵکی مرۆڤایەتی ڕیوایە گەورەکان و نووسەرە گەورەکان و موسیقاژەنە گەورەکان ئەمانە هەمووی بوونە بە مڵکی مرۆڤایەتی لە ئەم نەوفە جیابۆتەوە ئەم بەرهەمە جیابۆتەوە ئەم ئیبداعات جیابۆتەوە لە نووسەرەکە لە موسیقاژەنەکە کاکشوان کەوتەتە ئەو غەڵەتەوە ڕەبتی کردووە بە یەکەوە خاڵی ڕەقەم دوو کاکشوان باسی ئەوەکە لە نووسینەکەیە و کاکتوانە و کاک نەبەزی ئیشارەتیان بۆ کردو وەڵامیان ناوەتەوە مۆزوعی ئەوەیە کە ئەو خۆی بە نوێنەری کەرکووک ئەزانێ کەس تەفوی زینیاوە بە شوان خۆی بە زۆر سپاس کاک ڕەحمان سپاس بۆ پەیوەندەکەت کاک بنار هیدایەت لەگەڵ ڕۆژنامەنووس بنار هیدایەت لە سلێمانی کاک بنار ئەم کاتت باش و فەرموو شەوتان باش دوای دەستخۆش و حرمەتم بۆ جەنابێ کاک نەدو و کاک بۆ کاک نەبەزبەران و بۆ کاک شوان تاوتی زۆر سپاس سەرەتام لەوە دەستی یەکەم وەکاری ئەو تاوانە بۆ و بۆ چی بوو کامە بەڵگەیان ئەو بەڵگەیەکە لە بەردەسا بوو کە فیلان بۆ چوونی کاران عوسمان بووە ئەمە یەکەمیان دوای لە هەمووی گرێتر کاران لەو هەڵەی کرد و باجەکەشیە ئەگەر ئێستا شوارمۆنیکای پێ بووایەوە کۆمەڵە خەڵک بڕوا کار بە هونەرمەندی ڕەسەن ناوەبرا شتێکتر کە کاران عوسمان کەس نەهاتوە کاران عوسمان بە مەلایکەت بشوبێنێت وە کاکشوان بە مەقالەیەک هاتووە کاروانی کردو بە هەری من و ئیلە ئاخری من نەپرسم چێ هەیە لە ڕۆژانە ئێمە بە گۆرانی وشە ناوەرزەکانی کاروانەکەوین
ئەو ئێمەشین کە دین کاروان وەک هونەرمەند ئەناسین والحەقیش هونەرمەند بوو پرسیارم لە کاکشوان هەیە کۆمنتی کاکشوان لەسەر ئەو هونەرمەندانە چێکە لە گەرمەی شەڕی ناوخۆ وەرانیان بەسەر باڵای سەرکردە سیاسەکانە ئەوت و بە فەردە دینەدان لە داهاتی وڵات وەردەتووی ئێستا هونەرمەندی ڕەسەنن ئەی چی بەوانە ئەڵێت کە نەشید و سرودی سیاسیان دەوت لە شەڕی ناوخۆدا و حماسەتی پێشمەرگیان بۆ شەڕی براکوژی بەرزەکردەوە هەتا ئەم کاتەش لە پێشەوی هونەری کوردین ئەوە ئەوانن کە سپۆنسەری تاوانە کاروانێک یا هونەرمەندێک کە گۆرانیەکانی تژی بوون یا فێر بوون لە محبەت و ڕەسەنایەتی کە ڕەنگە ئەو کاری کردی پێشی سابێت من بەڵێ بۆ دروستکردنی پەیکەر بۆ کارۆن عوسمان وەک هونەرمەند من کارم بەسەر مرۆڤایەتی و ناخێوە نییە بەبیر کارژ دێن بۆ هەموو مرۆڤێک لە ناوەخندا و بەپێی ئاینی زەردەشش کە پژڕاتی دەکاتەوە دوو دیوی هەیە ئەهریمەن و مەلایکەت ئەوە کاروان خۆی بوو کە ئەیزانی کام لەم ڕوانە هەیە نەوەک ئێمە لە پاش نزیکەی چارە قەڕنێک بین کەسا کاروان وێنا بکەین و پێناسی بکەین و زۆر سپاس بۆیەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک بنار شوان ڕووی پرسیارەکان دەبەڕێزت بوو زیاتر سپاسیانەکەمەوەی ڕەحمان وەڵام هەڵ ناگرێت چونکە ڕەحمان بۆخۆی چۆن بێ قساکە ئیشکالم نییە لەسەر قسەی ڕەحمان زوەتی عەرەبی نازانی کە ئەخر ڕێی خۆیەتی من جەریدەیەکی عەرەبیم هەیە من جەریدەیەکی عەرەبیم هەیە کاک ڕەحمانەوە ڕێی خۆیەتی ئەوە احتیمال لە خۆیەوە سەیر بکات کاک بنار من قسەم لەسەر هونەرەکە نیە قسەم لەسەر ئەوەیە تاوان کاروان وەکو فریشتە بە خەڵک مەناسێنن قسەکەم لەسەر ئەوە بووە وەکو ئەوە بمەی ناسێنن کە لەبەر کارێکی نیشتیمانی بەعس لێ ترساوی ئەعدام کراوە ئەمە لەبەر جەریمەیەکی جینایی ئیعدام کراوە بوو ئەوەی ئەوجی لە نوێیە بیزانن کە ئەم هونەرمەندە تاوانبار بووە ئەمە کۆی تۆ ئەگەر لەم ڕوانگەیەوە کە تاوان کەشفەکەی بە شوێنی ئەچی ئەو داوای بنا پرسیاری ئەوەی کردوتی کۆمەڵێک هونەرمەندی دیکە هەیە لە شەڕی ناوخۆی خەڵک من پرسیارەتر ئاڕاستی کاک نەبەزشەکەم جواب هەنداوە بۆ لەسەر ئەوانە مقابلەمانە قسەشەکەم و جواب شەدەمەوە کە هاتە سەر ئەوانەی پەیکەریان بۆ بکرێ قسەی خۆمان لەسەر ئەوان ناکەین بەڵام بۆ نایەن یەکێک لە هونەرمەندە زۆر باشەکانی کورد کە هەمومان بە زاکیرەی خەڵکی سلێمانی هەمومان لە زاکیرەمانە ئینە عومەر چاوشین بۆ کەس پەیکەری بۆ ناکە لەبەرەوە هەڵی کرد عومەر چاوشین لە زاکیرەی کەسمانە لە کێمانە نیە لە درامای کوردیە بۆ کەس پەیکەری بۆ کەس ناوی ناهێنێ بۆ کەس نانی ئێوارەی نیە بۆ کەس نانی نادات پێ ڕاستە ئەوە بە وەزارەتی ڕۆشنبیری بڵێن ئێوەڵم کە باسی داهێنانەکەن و باسی زاکیرەمانەکەن عومەر چاوشین لە زاکیرەی هەموو کوردایە لە درامای کوردی من توانێتی ئیبداع بکات توانێتی سازنی ڕۆژنامەنووسم کاتێ دێن پرسیارانە ڕوبەڕووی وەزارەتی ڕۆشنبیری بکەیتەوە خۆش لە سەرلیکا ڕۆژنامەنووسانی واتوانی لەو ڕێگەیە زۆر باشتر ڕامەکە لە وەڵامەکە ڕامەکە لە وەڵامەکە برادێک هاتووە بۆ منی نووسیوە لە شوانداوەدی بە زمانێکی بازاری ناوی قوربانی محەممەد خورشید حەمەڕاش بە حەمە دەبات کە لە ڕێسای کۆمەڵایەتی کوردستاندا بەرامبەر بە مردی نەشیاوە کاکە کوژراوە سوکایەتی نییە من پێم وتوە حەمە سوکایەتیە زۆر سپاس کاک نەبەس تێگەشتی تۆ بۆ ئەم مەسەلەیەکی ینی من جارێکتر ئەوە ئەپرسمەوە ینی بۆ ئێمە لە باتی داکۆچیکردن لە دروستکردنی پەیکەر داکۆچیکردن لە شێوازی تر ڕێزلێنان دەکەین بۆ هونەرمەندان ئەمە پرسیارێکی ترە ئەمە زۆر قسەمان لەسەر کردووە لە چەندین بەرنامەی تریش وتومانە ئەم هەرێمێکە احترامی هونەر نووسەر ڕۆژنامە نووسی خۆی ناگرێ هەتاکو ئەمرێ دوایە مرد هەڵەسێ بە پەیکەرێک هەموو شتەکانی کۆتایی پێدێنێ ئەمە قسەیەکی ترە باز من لەم بەرنامە لەسەر سێشت دژی سێشتم یەک دژی ئەوام کوشتنی هاوڕەیەک بۆ هاوڕەیەکی تر ببێتە سەبەبی ئەوەی کێشەی نێوان دوو شار دروست بێ ببێتە سەبەبی ئەوەی لە باتی ئەوەی کاکیان تۆ من دژی ئەو شارچێتیە لەبەرەوە خەڵکی ئێرە نین بەرچاو نین لە بەرچاو نین قەزیەکە لە بیر کراوە ئەگە خەڵکی ئێرە بوونایە ئەوە شارچێتیە ئەوە دیدە خەتەرەکەیە کاکە بابا ئەوەیە تۆ پێ دوایە هەرکەس خەڵکی سلێمانی نەبێ هەرکەس خەڵکی سلێمانی نەبێ فەرامۆش خەڵکی سلێمانی نین نابێ وا بیرکەینەوە زیاتر لە 200 کۆمنتم بوو هاتووە لە کاکشۆن بەڵگە چیە من هەکەم چیە بەسەر کۆمنتەوە کاکە باسی خۆمەکە من ئێستا من هەولێرم لەبەرەوە خۆش ناوێ قەڵاو منارە هەیە لەبەرەوە خۆشمێ زیادی پێگەیاندووە کەرکووکم لەبەرەوە خۆش ناوێ نەوتیتیە لەبەرەوە خۆشمەوێ عەدنانی پێگەیاندووە کاکە دۆهۆکم لەبەر ئەیاز خۆشەوێ لەبەر ئەردەوان خۆشەوێ یعنی لەبەرەوە خۆشم ناوێ دەلالە کاکە ئەبێ یەکشم
کاکە خەڵکی ترسی بۆ سلێمانیش هەمان شتە کاکە سلێمانی هەولێر و دووهۆکش خەڵکی ترسی ئەمە یەک دوو من دژی ئەو شارچێتیام دژی ئەوەشم هوەر داهێنان تێکەڵ بکرێ بەشتی ئاکاری ئینسانەکە شتی ژیانی شخصی خۆی بۆ نمونە لە دنیادا هیچ مۆزەخانەیەک نهاتووە بڵێ ئەم تابلۆی هیتلەر نابێت لە مۆزەخانەکە ئێمە دابنرێ لەبەرەوەی خاوەنەکە هیتلەرە هۆنەرەکە وەکو خۆی احترامی ئەگرێ هیتلەریش خۆ ئەزان کێ بوو بۆ نمونە کەس نایە بڵێ کتێبەکانی هایدگەر نابێ بخوێنرێنەوە نابێت چاپ بکرێن نابێت دراسیان لەسەر بکرێت لەبەرەوەی پشتگیری هیتلەری کرد کەس نایە بڵێ کاکەگیان نابێت کەسچی مز بخوێنێتەوە چونکە تیۆریەکەی نازیەتی دروست کرد کاکە ئەمە شتێکە علاقی بە هوەرەوە شتێکی ترەیە ناوی ئاکارە تۆ ئێمە دەیان نمونەمان هەیە کاکە ئێمە جاگلەندەنمان هەیە یەکێک بوو لە چقەوەشێنە زۆر خەتەرەکان بەس دوای جاگلەندەن پاژناسینەکانی نووسی بوو بۆ پیاوە گەورەیە خەڵکی احترامی پاژناسینەکان نەگرێ احترامی ئەو کوڕە ناگرێکە کاتی خۆی چقۆی ئەوەش مەڕەتەیە بۆ کوشتنەکە بۆ تاوانەکە نووسینەکانتانە ئێوە هەمووتان پاسا و بۆ تاوانەکەی هێننەوە نەخێوانە من حەزەکەم جوان بخوێنیت خۆم بە کوردی نووسیمە بە کوردی نووسیمە کاکی زمانێکی نووسیمە ئەڵێم کاکی گیان ئەم هەموو نمونانە هەیە ئەم نمونەش هەیە بەڵام ئێستا هەڵەیە کراوە هەڵەکە ئەوەیە کراوە کاکی محکەمە قەراری داوە ئیتر تۆ وەرچی بڵێ مناڵی هەڵەیە محکەمەڵێ تاوانە باشە باشە محکەمە قەراری خۆی داوە ئیتر بۆ تو چی بگورە کاکە بەس پەیوەندێکمان لەگەڵایە کاک شەهرام دەرسیمان لەگەڵ لە سلێمانی کاک شەهرام ئەم کاتت باش و فەرموو پامەکەت بگەێنە شوتان باش کاکشان تکایە خۆت سەرەوە لە بینی ئەوەی کە ئایا کاروان وەکو مجرمێک تەسیرەکەی یاخود وەکو هونەرمەندێک هەموو شتێکی ڕاست دەکەیت تۆ لەسەرێکەوە ئەڵەی کاروان هونەرمەندێک و بەم شێوە بەڵام لەسەرێکی شەوە ئەڵەی بەرگریکردن لە هونەری کاروان بەرگریکردنە لە کەیسەکەی تکایە خۆت ساختەرەوە بە دیوێکە کە تۆ لەسەر چ بارێک قسە ئەەکەی یانی من لە سەرەتاواگەم لە بەرنامەکەت تا ئێستا لە زمانی تۆ تێناگەم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم کە هونەرمەند لە کەسایەتەکەی زیاتر لە کەسایەتی کۆمەڵایەتەکەی بە درێژایی مێژوو ئەگەر سیر بکەی کەسێکی وەکو باق بە بەردەوامی قەزی ئەخلاقی لەسەر بوو بتۆڤن یەک مناڵی هەبوو لە براژنەکەی بوو تایکۆفسکی تعدای لە برازاکەی خۆی کرد لەسەرەوە تەحملی نەکرد خۆی کوشت ئەگەر سیر بکەی هەمووی پاساوە بۆ تاوان ئەوان وایان کردووە ئێمە بێت تەقلیسیان کرد پاساو هەمووی بۆ تاوان ئەخلاق جایە جەریمە جایە براکە جەریمە جایە براکە ذاتی خۆیەتی کابرا ئەخلاق یانی سوزوزی هەیە سوزوزی هەیە بۆ خۆی بەڵام کە تاوانەکە زەرەری بۆ خەڵکی تر ینی هەڵسوکەوت کاکە تۆ ئەبێ دوو شیان بکەیتەوە کاکشوانگیان من وەکو خۆم هەرگیسە ناتوانم بە تۆ بڵێم چۆنەژی تو چی ئەەکەیت و چی ناکەی ئەوە تۆ ئینسانێکی وەکو خۆ چۆنەکەیت و چۆن ناکەی زۆرتان وتوە بەس لەو نووسینانە زۆرتان تۆ بەجەم قسەمەکە تۆ کاکیان تۆ تا قسە بکە ئەوانەی دیفاع لەو دیفاع لەی کەیساکەنەوە ناوەکانە نامێ خاوەنی ئەم نووسینە من نەقم چیە لەسەر کۆمنتێکە کە بە ناوێکی خوازراوە خوازراو نییە کاکە ناوەکان هەمووی مەوجودن تۆ ئەڵێ هەڵەیە تۆ ئەوتان نووسینەکە دەڵێ هەڵەیە ئەڵێ هەڵەیەکی ئەسڵەنە با پێ ئەڵێ زۆر بەمان چیرۆکی کاروان دەزانین دەشزانین مرۆڤ هەر مرۆڤە دەبێت هەڵە بکات دەبێت زۆر جار دیوە جەنگەڵەکەی خۆی دەرخات دیارە کاکشوان بیری لەم هەمەشتۆ نەکردوێتەوە بەس ئەوەندەی بۆ گرنگ بۆ وەک کەرکووکیەک لە ئاسی شارەوانی شارەکەی خۆی قسە بکات و هێرش بکاتە سەر هونەرمەندێک چونکە سەردەمانێک کارێکی هەڵەی کردووە دانی پیانانی کە تاوانی کرد کاکیان تۆ ئەتەوێ من وەکو عینە حاکمێک بێم حاکمی بەسەمات بخوێنم خۆی بگیرێت کاک جەمال غەفورمان لە سلێمانی کاک جەمالم کاتت باش و فەرموو پامەکەت بگەێنە سڵای خواتان لێدێ زۆر سوپاس کاک جەمال زۆر سپاس بۆیەوەش سەبارەت بە بابەتەکەتان من بەحقەت پژی تاو لە کاکشوانەکە من بەحقەت چەند ساڵم نامزانین کە کارۆن لەسەر قەزەی کوردایەتی بابڵێن ئەیدام کراوە کوژراوە من بابڵێن تا 5 دقیقە پێشم کاتەش بەحقەت خۆشمەویست ئەوە ڕاستەکەیەتی بەبێ کەسیان بناسم لە کاکشوان نین بس بحقیقت من یکم جای سام من با کارشان لخوی قصاقه بس که قضیه تگیشتم والله گناه پیکری بکن کسی که لسه قضیه چی دزی و لسه که کشتن کشدار والله گناه بو کارشان لی اما جوره کدنی کس تعام بارکانه جوره کدنی کس خرابکانه لگر رسم با توابی بابلین او کسایی که برگری لیکن بس والله گناه که برگری لکسی شواف کن اگر برگری لهونه رکه کن نه خوی مهن لگر رسم
نای خۆ من شوێ کەسی شوا بووە نازانم گوناح بەباشی باسیکەن. بەڵێ زۆر سپاس کاک محەممەد خالیدمان لەگەڵە لە هەولێر. کاک محەممەد ئەم کاتت باش و فەرم و پامەکەت بگەێنە. ئەو کاتت باش من بەڕاستی دەمێتن سێ ئاماژە بکەم بە قسەکانی کاکشوان. یەکەمیان باسی کاروانی کردووانە بەڕاستی هەتاکو ئەو بەرنمەیە لەوانەیە زۆربەی خەڵک نەیزانوی کاروان لەسەر هۆکارێک ئەوە بووە. ئەمە یەک دوو بەڵام سەیرەکە لەوەیە کاکشوان باسی عمەر چاوشینی کرد، یعنی عمەر چاوشین لەگە کاروان لەگە هونەرەکەی کاروان بەراوردەکە. من بەڕاستی کاکشوان دەبووە بە ویزدانەوە قسە بکە. عمەر چاوشین تا پرۆسەی ئازادی عێراق بەعسی بوو لە کەرکووک و دژی کورد لە ڕادیۆی بەغدای بەشی کوردی قسەی دەکرد و ئەوانە هەڵی کردووە زیاتری قابلە لە هەولێر. بەڵێ زۆر سپاس کاک زۆر سپاس کاک هێمنشوانیمان لەگەڵە لە هەولێر. کاک هێمن ئەم کاتت باش و فەرموو. هەڵی کردووە. سەرەتا دەستخۆشی لە کاکشوانەکەم بەڕاستی تاوانێکی گەوری ئاشکرا کردووە. من شانازی پیۆکەم کە ڕۆژان منوسیش وا کەرکوچیمان هەیە. من پرسیارێک لە کاک نەبەز دەکەم. کاک نەبەز ئەگەر بەهاتایە و ئەم کاروان لەلایەن هونەرمەندێکی کەرکوچی و بکوژرا ئایا زمانی قسەکردن هەر ئێستا بەو شێواز دەبوو؟ ئەمە یەک. دومیشیان کاک نەبەز ئێوە تۆ ئەڵێی وەکو هونەرمەندێک ئێمە دەبانێ بیناسێنین. ئایا ئەگەر وەکو هونەرمەندێک گەوترانێ بیناسێنن باشە بۆ چێتن لە ئەم نەسوورەکە وەکو پاڵەوانێکی گەلی کورمەمانە ناسن وەکو هونەرمەندێک بڕۆ لە شوێنێکە یادیشی بۆ بکەنەوە. بەڵام ئێوە دەست پێشخەریەکەن بۆ ئەوەی کە لەم بەدواییتر تاوان لە کۆمەلگایە زۆر بێت. لە کۆتاییشە یەک ڕخمێکیش لە کاتژمێ دەگرم وەکو پێشکەشکارێک کە لە سەرەتای بەرنامەکەیە دوو خەڵکی سلێمانی وەرگرت ماوەی قسەکردنیان لە دەقیقەیەک زیاتر بوو. ئەوەش زۆرێک لە سلێمانسێتی پێوە دیار بوو. ببوورە ئێمە سیستەمێکمان هەیە بەڕاستی منیش لام ڕوون نییە بۆچی پەیوەندی یەکەم و دوو هەم کاتەکە تەحدید نەکرابوو. بەڵام ئامانجی ئەم بەرنمەیە و هەدەفی سەرێکی ئەم بەرنمەیە خۆشەویستیە بۆ هەموو شارەکانی کوردستان. کەرکووک و سلێمانی و هەولێر و دووەک هەرێکان پارچەیەکن لە جەستەی هەموو کوردێک و خۆشەویستی و حرمەتمان هەیە بۆ هەموو شارێک بۆ هەموو مرۆڤێکی کورد لە هەر شوێنێکی دنیا هەبێ و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. خاتو شیلان محەممەدمان لەگەڵا دوا پەیوەندیمان لە کەلارەوە. بەڵێ خاتو شیلان ئەم کاتت باش و فەرموو. بەڵێ ئەم کاتتان باش. زۆر سپاس. طبعا من لە گەرمیانەوە پەیوەندیەکەم بەڵام بۆ خۆم ماوەی 6 ساڵ لە شاری سلێمانیان ژیاوم یەکێکە لە شارە خۆشەویستەکان لە لای من. بەڵام بەداخەوە ئەوەی کە کللتوری شارچێتی و کللتوری ناوتەگەرێتی تۆ خەکاتەوە بەڕاستی خەڵکی سلێمانیە نەک هەمویان بەڵکو ژمارەیەکیان چەند کەسێک هەن ئەو کللتورە زیاتر وا لێکەن چکە لە سلێمانیا بۆ خۆتەزانی ئێستا چەندێک ئەو منطقە فراوان بووە و زۆرێک ئەتوانین بڵین نیوەی زیاتری نخبەی شاری سلێمانی خەڵکی گەرمیان و ناوچەکانی ترە ئەگەر ئەو نخبە یعنی ئەگەر خۆشەویستیان نەبێ بۆ شارەکە و مەسەلەی شارچێتی لە ناخیانە هەبێ بەڕاستی ئەوە ناکەن. ئێمە زۆر بەداخەوەین کە مەسەلەن ئەگەر من ئێستا زانیومە کەیسی هونەرمەند کاروان عوسمان بەو شێوازەیە کە لەسەر تاوان بووە. من هەر ڕەفیقی خۆم خەڵکی سلێمانی بووە و توێتیەوە بە عەسلەی ترساوە بۆیە بڵێن ئیدام کراوە. من سپاسی و بەرنامەیەکەم کە ئەمەم بڵێن بۆ ئاشکرا بوو. بەڵام زۆر سپاس شیلاخان. زۆر بە کورتی کاتی بەرنامەکەمان زۆر کەم ماوە. بە کورتی پێم بڵیت سەرنجی تۆ لەسەر ئەو قسەیە کاڵێت تا ئێستش خۆت ساغ نەکردو دۆ کاک شارام. ئایا تۆ وەکو هونەرمەند و داهێنەرێک سەیری کاروان عوسمانەکەت و ڕێز لە هونەرەکەی ئەگری لە جێی خۆیان یان پێت وایە مادەم ئەو تاوانەی کردو ئیتر نابێ باسی هونەرەکەی بکرێت؟ من حەزەکەم پێ من ئێمە جیلی کاروانین. من وارد 67 کارۆنەوە بزانم 68 یەک ژیرین و لەجێر کاریگەری گۆرانەکان شابووینە. ئێستش لە ماڵی خۆما گوێ لە گۆرانەکانی ئەگرم گوێ لە گۆرانەکان ئەگرم بەڵام نایم بیکەمە قارەمان نایم جیلێتری پێ جیلەکەی ئێمە تووشی شۆک بووین بەو ڕوودا و بەو تاوانە ناین ئەو شۆکەی خۆمان بگوازینەوە بە نەوعێکی تر بۆ جیلێکی تر دژی ئەوەم جیلەکەی تر ئەم جیلەی لە دوای ئێمە لە ژێکار ئەبێ حقیقەتەکان بزانن گوێلی ئەگەن حەقی خۆیانە ئەیڵێنەوە حەقی خۆیانە. چەندتری کەس نازار گۆرانەکەی ئەوڵێتەوە زۆر حەزم لە گۆرانەکەی نازارەکە گۆرانەکەی کاروانی وتۆتەوە پێم خۆش بووە. بەڵام ئەوە نییە بێم لە هونەرەکە دای بڕم بێم بیکەمە هینێکی تر بە جیلێکی تازە بنێرم بڵێم پیاوە ئەو کۆمنتانە بدەم زۆر بە کورتی کاتمان زۆر ئەگەر کەرکووکی بواە ئاوا بوو بەڕاستی من نوێنەری سلێمانی نیم
و بەناوی خۆشمەوە قساکەم من خەڵکی گوندم و هیچ پەیوەندیم بە شارەوە نییە ئیتر کەرکووکی بێ گەرمیانی بێ هەر شوێنێک بێ بۆ من کێشەیەک نییە وەکو هوەرمەندێک سەیری هوەرەکەی یەکەم ئیلاقەم بەسەر ژیانی تایبەتیشەوە نییە بۆ ئەو برادر زۆر دڵنیا بێ من هەر ڕۆژە گوێ لە عەدنان کەریم نەگرم هەستەکەمەوە ڕۆژە شتێکم ون کردووە عەدنان کەریمیش کەرکووکیە و هەر ڕۆژێک گوێ لە زیاد نەگرم هەستەکەمەوە ڕۆژە شتێکم ون کردووە زیاد خەڵکی هەو لێرە ئەمە یەک دوو باسیەوە کاکە بۆچی لە ئەم نەسوورەکە ئەوە لە من مەپرساوە لەوانە بەپرسە کە خەریکە و کارانن چونکە من ناچمە فیستیڤال ناچمە کۆڕ ناچمە سیمینار ناچمە و شوێنانە تااقەتی ئەو قەرەباڵقیانم نییە بەڵام ئەم جیلە لە کاروان و بەهجەت و عەدنان و گروپێک بوون ئەم جیلە کۆمەڵی ئیشی زۆر گەورەیان کردووە جیاواز لە هەڵسوکەوتی ڕۆژانەی خۆیان ئەم ئیشە گەورانیان بۆتە سەبەبی ئەوەی کە خەڵک گویان لێ بگرێ و خەڵک هونەرەکانی خۆش بێ ئیتر لە پشتەوە وەکو ئینسانێک هەر شتێک ئەبێ هەر شتێک ڕووەدا بۆ من وەکو گوێگرێک هیچ گرنگ نییە بەلامەوە هەر کەسێک تاوانێگەکە کارێگەکە دادگایە باجەکەی خۆیە لەوە زیاتر ناچم بە شوێنە حەقیشم بەسەر ژیانی دەبێت ڕۆژنامەنووسیش ئەوە جیاب بکات بەڵێ زۆر سپاس کاتی بەرنامەکەمان زۆر ئەگەر ناوەندێکی هوەری ئەم ێوارە لە سلێمانی 11 هونەرمەندی مۆسیقی لەلایەن سندیکا هونەرمەندەوە خەڵات کراوە کاروان لەکوێ بوو بۆ یەک ناوەندی هوەری خۆی نەکردە خاوە بۆ ناوەندە حزبەکان هاتن خۆیان بەڵێ زۆر سپاس دەکەم ئازیزانم خۆشەویستانم پرۆگرامەکەمان تەواو بە ئومێدەوەی بابەتێکی سوود بەخش بوو بێ و بجێی باخی ئەوەی بەڕێز بوو بێ جارێکی تریش خۆشەویستی و ڕێزمان بۆ کەرکووک و سلێمانی و هەولێر و دووەک و هەموو شار و شارشکێکی کوردستان و هەموو مرۆڤێکی کورد لە هەر شوێنێکی دنیا بێ زۆر سپاس بۆ میوان ئازیزەکانمان تام کاتە میوانی لەگەڵمان میوان بوون و سپاس بۆ ئێوەی ئازیزیش بینەری پرۆگرامەکەمان بوون سپاس بۆ هاوڕێیانشی بە سەرنج و بۆچوونەکانیان بەشداری بەرنامەکان کرد زۆر سپاس بۆ ئێوە کە شوان زۆر سپاس دەکەم دەست خۆش